کۆرسەکان معلوماتی نین کۆمەڵە معلومات لەسەر مەسەلەیەک بدەن و تۆ پێویستت بەوە نەبێ بیرکەیتەوە تەنها پێویستت بە وەرگرتنی معلومات بێ کۆرسەکان زۆر جار یعنی مەسەلەیەک دێنە ناو بیرکردنەوەتەوە کە تۆ پێویستت بەوەیە بیری لەکەیتەوە یعنی ناتوانانی بیری لێ نەکەیتەوە کاتێکیش کە بیرت لێ کردەوە ئەو کاتە تۆ خۆت لەگەڵ خۆتایی تۆ لەگەڵ منانی یعنی من تەنها چیم کردووە زەمینەم خۆش کردووە بۆ بیرکردنەوەی تۆ و بابەتێک حاضر بووە لە ناو بیرکردنەوەتە ئەوی تری بیرکردنەوەی تۆیە لە بابەتەکە و لەگەڵ ڕۆشنی تۆیە لەگەڵ بابەتەکە قسەکردنەکەی من لەو کاتە چییە؟ قسەکردنەکەی من لەو کاتە هێشتنەوەی بابەتەکەیە لە ناو بیرکردنەوەی ئێوە یعنی وەکو بڵێ من پاسەوانی بابەتەکە دەکەم لەوەی کە لە ناو بیرکردنەوەمانە بچێتە دەرێ ئەوەی بیری لێ بکرێتەوە و ئەوەی تا ئێستا و گفتوگۆ مناقەشانەی کە ئاگادارن لە شوێنە جیاجیەکان دەکرێت هیچی پەیوەندی پێویستی بە بیرکردنەوە نییە زۆریشی زۆربەی بابەتەکان ئەگەر بە قسەکردنیش بێ بابەتی بینداون یعنی ئێستا ئێمە بینینمان ئیش دەکات بیستنمان ئیش ناکات بیستن ڕەبتی بە بیرکردنەوە هەیە بەس بینین لەبەرەوەی تەسویر دەکات ڕەبتی بە زانیاریەکانەوە هەیە یعنی بیستن ڕەبتی بە معرفەوە هەیە ئەوی تر ڕەبتی بە زانیاریەوە هەیە و لە کاتی تۆ بینینە کە بیر دەکەیتەوە لە ڕاستیا بینینت هێن دەبێت ینی تۆ لە بینین تا هیچ شتێک نابینی بۆ معنایە کۆمەڵە وێنە ببینیت کە وەکو ڕۆمانێک بخوێنیتەوە خەیاڵت لەگەڵ حکایەتەکە بڕوا و کارکتەرەکان وێناکەی لە خەیاڵ تا وەکو فیلمێک ینی لێ بدرێ لە بیرکردنەوە تۆ بیر لە فکرەکان دەکەیتەوە و ئەو فکرانەی هەن بۆ نمونە هاوڕێیەتی فکرەیەکە ئایدیایەکە تۆ لە خۆت بیری لێ دەکەیتەوە کە هاوڕێیەتی چییە هاوڕێیەتی بیر دەکەیتەوە کە پەیوەندی نێوان دوو کەسە یا زیاتر لە دوو کەس بۆ نمونە تۆ لەم پەیوەندیە دەکۆڵیتەوە بیر لەوە ناکەیتەوە ئەرێ ئەو کەسانەی کە لە ناو هاوڕێیەتیان کێن ئەرێ فلان و هاوڕێیەکی باشی فلان بوو یا خیانەتی لێ کرد تۆ بیر لەمە ناکەیتەوە کە بیرت لەمە کردەوە یعنی بیرت لە شەخسەکان کردەوە وەک کارکتەرەکان وازت لە پەیوەندیەکەیەنە ئەو کاتە تۆ لە ڕاستیا لە پەیوەندیەکە تێناگەی یاوە پەیوەندیەکەت بۆ ڕۆشن نابێتەوە ئەوەی بە شوێنیا دەڕۆی کۆمەڵی حکمە بیر لەوە دەکەیتەوە کێ هاوڕێیەکی باش بووە کێ بێوەفا بووە کێ خیانەتی کردووە کامیان لەو دوانە یعنی کەسەکان چین مەحدودن ئەوانەی کە تۆ بیریان لێ دەکەیتەوە و ئەو کەسە لە خەیاڵی خۆتا تۆ حکمی لەسەر دەدەی و زۆر جارم حکمانە لە ڕێگەی بینینەوە دەدەن یا ڕەبتی بە بەرژەوەندیەکی خۆمانەوە هەیە یعنی هیچ کاتێک حکمێکی مەوزوعینی یا شتێکی سایکۆلۆژیە تۆ حکمەکەت پێ دەردەکات بەڵام کاتێک ئێمە دێینە سەر پەیوەندیە کە دەڵێن هاوڕێیەتی چییە هاوڕێیەتی سین و ساد چییە کاتێک ئێمە وتمان سین و ساد ینی هەر کەسێک دەتە دەکرێت سین و ساد ئازاد و عەلی بن دەکرێت مەحموود و فلان بن هەر کەسێک بێ لەم کەسانە ئەمە یا سین و ساد دەڵێن سین و ساد پەیوەندی سین و ساد چییە ئەلێرا کاتێک ئێمە بیل لە پەیوەندی سین و ساد دەکەینەوە نەک سین و ساد خۆیان دەکەوینە ناو چیەوە دەکەوینە ناو بیرکردنەوە و ئەو کاتە ئێمە بە شوێن هاوڕێیەتیا دەڕۆین و وشیاری بە هاوڕێیەتی پێیا دەکەین آخر ممکن نییە هاوڕێیەتیەک هاوڕێیەتی بێ خیانەتی تیابێت یعنی تۆ نەتزانیوە هاوڕێیەتی چییە بۆیە خیانەت دروست بووە لەو هاوڕێیەتیە ممکن نییە هاوڕێیەتیەک بێوەفایی تیابێت ممکن نییە هاوڕێیەتیەک بریندارکردنی یەکی تیابێت و ئێمە خۆمان پەیوەندیەکانی خۆمان ناوە هاوڕێیەتی بەبێ ئەوەی وشیار بین بەوەی هاوڕێیەتی چییە کاتێک تۆ لەگەڵ کەسێکا دەبی بە هاوڕێ ئەمانە ممکن نییە ڕوو بدەن لە کاتێکا ئێمە دایمە باسی چی دەکەین باسی ئەوە دەکەین فلانە کەس هاوڕێم بوو خیانەتی کرد فلانە کەس هاوڕێم بوو کە تۆ ئەگەر هاوڕێ بوو بیت لەو پەیوەندیە یعنی ئەوەی مەوزوعە لەو کاتەشا کە هاوڕێکەت خیانەتت لێ دەکا بێوەفایە هەر شتێک دەکا لەو کاتەشا تۆ بیل لەوە دەکەیتەوە ئەرێ تۆ هاوڕێیت یانە
نەک ئەو هاوڕێ بوویانە و تۆ بیل لە هاوڕێیەتی دەکەیتەوە لە خۆتە یعنی ئەوە گرنگ نییە دەکرێت دوان هاوڕێ بن یەکێکیان لەناو هاوڕێیەتیا بێت و ئەویان لەناو هاوڕێیەتیانە بێت بەڵام ئەمەی کە لەناو هاوڕێیەتیایە کاتێک بۆ وشاریە بە هاوڕێیەتی هەیە و کاتێک ئەویتر لەناو هاوڕێیەتیانە و لە ڕێگەی هاوڕێیەتیەکەوە شتێکی بەرامبەر دەکات لە ڕاستیە ئەوەی شکست دێنێ ئەویتریانە چونکە ئەو شتەی دەیکایە ئەوەیە شتێکی مادیە لێی دەبایە ئەوەیە هەر شتێک لەمانەیە کە هیچ قیمەتێکی نییە لە چاو ئەوەی کە پێی دەڵێن هاوڕێیەتی ئەم کۆرسەش لێرە وە کۆرسەکانی تریش هەمووی هەوڵدانە بۆ ئەوەی ئێمە واز لە شەخسەکان بێنین و واز لەوە بێنین کە بیندراوە بەرەو چی بڕۆین بەرەو ماناکان بڕۆین بەرەو ئەو شتە بڕۆین کە ئێمە ئەو شەخسانەی پەیوەندی ئەو شەخسانەی پێ تعریف دەکەین ئەی کاتی ئێمە نەزانین پەیوەندی ئەم شەخسانە چییە و ناومان ناوە هاوڕێیەتی نازانین هاوڕێیەتی چییە چۆن بزانین ئەو پەیوەندیە چۆن دەکەوێتەوە و چۆن بزانین لەناو ئەو پەیوەندیە بین لەبەرەوە زۆر شدەیە ناوی ناوە هاوڕێیەتی ناونراوە هاوڕێیەتی تەنانەت ئەرستۆ بە حکمی ئەوەی فیلە بە مانای هاوڕێیەتی دێت و بە مانای خۆشەویستیش دێت جۆرەك لە تێکەڵی هەیە لە مانای وشەکە شتانەگەیە خستوێتە ناو هاوڕێیەتەوە یعنی ئەم تێکستەی ئەرستۆ پێویستی بە شیکردنەوەیەکی باش هەیە بۆ ئەوەی لە ڕاستیە کاتێک لەگەڵ ئەرستۆ دەڕۆین ئەوەی کە ئەرستۆ تێکەڵی بە هاوڕێیەتی کردووە جایکەینەوە و ئەوەی کە هاوڕێیەتیە بە مانای هاوڕێیەتی دەری بێنین لە بابەتەکە بۆ نمونە پەیوەندی لەبەر ئەوە لە ئەورامیشا دۆست تقریبان ئەو هەردوو ماناکە دەگەیەنێ ینی خۆشەویستیش دەگەیەنە و هاوڕێش دەگەیەنێ ینی لە گریکی شابامان شێوە ئەم دوانە ینی خۆشەویستی و هاوڕێیەتی بامان شێوە هەمان وشە بۆی بەکاردێت کە تۆ دەڵێ فیلۆسۆفیا یا فیلۆسۆفۆس ینی عاشقی حکمت و ینی هاوڕێی حکمەتیش لێرە فیلۆ بە مانای هاوڕێیەتی و ئەم دیسان خۆشەویستیش دێت یعنی بە مانای عاشقە حکمت دێ بە مانای هاوڕێی حکمت دێ هاوڕێی دانایی ئەترەوان شتانێکی تریانەیە کە فیلۆی بۆ بەکاردێنن فیلۆ دیمۆسەیە کە عاشقە جەماوەرە بەم شێوەیە ئەمە وشەکە بە مانای عشق دێت و بە مانای هاوڕێیەتیش دێ یعنی بە مانای خۆشەویستی دێ بە مانای هاوڕێیەتیش دێ جا بەهۆی ئەمەوە ئەرستۆ کۆمەڵە شتەیە ئێناوێتێ ناو هاوڕێیەتیەوە لە کاتێکە هاوڕێیەتی نین بۆ نمونە پەیوەندی نێوان منداڵ و دایک ئەو دەڵێ ئەمە جۆرێکە لە ینی جۆرێکە لە هاوڕێیەتی بەڵام هاوڕێیەتی لێرا وەکو بڵێ جۆرێکە لە خۆشەویستی نەک هاوڕێیەتی جا لێرەوە ئێمە دەمانەوێت باس لەوە بکەین کە ئەم پەیوەندیە کە لەگەڵ ئێوە هەیە لەکوێوەیە و چۆن ئێمە بیر لە هاوڕێیەتی بکەینەوە و ئێستا لەم کۆرسایەمە بیر لە هاوڕێیەتی دەکەینەوە نەک بیر لە هاوڕێکان بکەینەوە جا بەر لەوەی من کۆرسەکە دەست پێ بکەم پێم باشە بیرکردنەوەی ئێوە لەبارەی هاوڕێیەتیەوە وەرگرم تەسەور بۆەوەی هەر یەکە لە ئێوە لە ناو جۆرێک لە هاوڕێیەتیان لە ناو شتێکتان بەلایانی کەمەوە لە ناو شتێکان پەیوەندیەکان ناوتان ناوە هاوڕێیەتی ئەمەی کە ئێوە ناوتان ناوە هاوڕێیەتی بیری لێ بکەنەوە پێناسەی کتێبوشتم بۆ باز مەکەن یعنی شتێکم بۆ باز مەکەن کە بیستوتانە لەبارەی هاوڕێیەتیەوە خۆتان بیل لەوە بکەنەوە کە لە ناو ئەو هاوڕێیەتی تایە هەن و بیری لێکەنەوە بزان چۆن جیایی دەکەنەوە لە برایەتی فەرقی برایەتی دوو کەس کە پەیوەندیەکەیان پەیوەندی برایەتیە لەگەڵ هاوڕێیەتی فەرقەکەی چییە ئەی هاوڕێیەتی چییە ئەی بۆ نمونە فلان پەیوەندی تر چییە ئەوە لای خۆت جیای کەرەوە بیری لێکەرەوە دوای بیرکردنەوە لە مەوزوعە ڕەئی خۆت یعنی چۆن تۆ هاوڕێیەتی دەبینی باسێک لەبارەی هاوڕێیەتیەوە
بکە ینی شتێک بڵێ لەبارەی هاوڕێیەتی یانی ئەو کاتەیە ئەمەگەر وتمان خاڵێکی هاوبەش هاوڕێیەتی عیبارەتە لە خاڵێکی هاوبەش کە دوو کەس کۆ دەکاتەوە ئەو کاتەی یەک دنیاشت دەچێتە ناو هاوڕێیەتیەوە دەتوانی ناوی بنێ هاوڕێیەتی ئەمە بەس دەبێ خاڵ هاوبەشەکە ئەگەر تەحدید کەی ینی خاڵ هاوبەشەکە چییە بۆ نمونە ئەگەر دوو کەس لەسەر خراپە کۆ بنەوە خراپە بەرامبەر کەسێک بکەن ئەوە هاوڕێن بەمانایە بەڵام خاڵەکەمان بەچی داناوە بە خراپە دوو کەس بیان نەوێ ئیشێکی چاک بکەن پێکەوە ئەوە چین ئەوە هاوڕێن بەڵام شتەکەمان بە چاک داناوە ئەی دەکرێت هاوڕێتی لامان کاتا چاک بێت و خراپیش بێ وەکو هاوڕێبوون ئەوەی کە بەمانە وشەیەکەی بڵێ بەڵام دوجار کە تۆ دەوێت دابێ بێتێ ئەسا هاوڕێبوون لە دیو باشەکەیە یعنی کەواتە تۆ مقەیەدی دەکەی ئەو کاتە دەڵێ هاوڕێیەتی خاڵێکی هاوبەشە بەڵام دەبێ ئەو شتێک کە ئەو دوانە کۆ دەبنەوە لەسەری باش بە شتێکی خراپ نەبێ وا بەڵام ئێمە دەبینین خۆ جاری وا هەیە ئەسڵەن لە فیلمێکە لەوانەیە بیبینن لە واقعیشا کە کەسەکان وەکو بڵێ خراپیشن بەڵام جۆرێک لە پێناو یەکتریا شانێک دەکەن کە لەوانەیە دوو کەس کە لەسەر چاکە ئاواوا دەبینین لەسەر چاکە کۆبوونەتەوە و شتە نەگەن ینی خاڵەکە ئەو خاڵێک کە دیاری دەکەین دەبێ خاڵێک بێ بتوانێ ئەوەی پێی دەڵێن هاوڕێیەتی جای کاتەوە لە پەیوەندیەکانی تر ئەگەر هاتوو جای نەکردەوە لە پەیوەندیەکانی تر ئەوە زۆر شت دێتە ناو پەیوەندیەوە پێی دەڵێن هاوڕێیەتی بۆ نمونە ئێمە وتمان خاڵێکی هاوبەش خراپە و چاکەی تێدەکەوێت ئەگەر مقەیەدمان کرد بەوەی لەسەر چاکە هەیە شتێکی کۆمەڵایەتیە تۆ چاک دەبی لە ینی چاکەش جۆرا و جۆرە بۆ منومە کۆمەڵە کەسی پیشەی لەسەر ئیشە کۆ دەبنەوە ئەوە شتێکی چاکە خێزانێک کە پێکەوە لەسەر ئەوە کۆ دەبنەوە کە وەچە بخەنەوە و منداڵ پێ بگەێنن ئەمە پێی دەڵێن چاک بۆ شتانێکی زۆر هەن کە چاکن دوو کەس دوکانێک پێکەوە دروست دەکەن ینی ئیش دەکەن لەو دوکانە ئەوە چاکە دوو کرێکار پێکەوە خەریکی دروستکردنی بینایەکەن چاکە ئەو کاتە هەچی ئەمانە هەیە هەمووی دەچنە ناو چیەوە ناو کاتی گۆری هاوڕێیەتی ینی دەتوانین ئەم بە هەمویان بڵێن هاوڕێیەتی ئەی بۆ ئەوەی هاوڕێیەتی ئایا ئەمانە هەمووی هاوڕێیەتین یا هاوڕێیەتی پەیوەندیەکی تایبەتە دەکرێت لە ڕێگەی ئەوەی کە ئەو بنەمایە ئێمە ینی بنەمایەکەیە کە چیەتی هاوڕێیەتی تەحدید دەکا و وایشی لێ دەکات جیای بکاتەوە لە پەیوەندەکانی تر نەتر پەیوەندەکان لە بازنەیەکی باشە بن یا لە بازنەیەکی خراپ ئەو شتە چییە یعنی شتێکی وا هەیە یا تۆ هەر پێت وایە فعلەن ئەم پەیوەندیانە هەمووی هاوڕێیەتین جا مەبەستمان لە هاوڕێیەتیەکەیە مەبەستت ئەوەیە ینی چاکەکە یانی تۆ دەتوێت بڵێ چاکە ئەساسی هاوڕێیەتیە ئەوە اتفاقی کرد لەگەڵ هاوڕێگەدا کە مرۆڤ سەرتەر بێت ئەساسی ئەوەی کۆبوویتەوە کۆبوویتەوە لەو باشتر ئەبەشراوان بوو آخر تۆ خۆ لەینیشە لە شتەکانی تریشە هەر مرۆڤ سەرتەرە لە پەیوەندی ئایلەیە هەر ئایلە کۆ دەبێتەوە بۆی جۆری مرۆیی بپارێزێ ئەمە شەر مرۆڤ سەرتەرە لێرە یعنی تۆ لە پەیوەندێک زۆر بەی لە پەیوەندیەکانە بۆ نمونە پەیوەندی تەنایی بازاڕیش پەیوەندیەکی مرۆڤ سەرتەرە چونکە خۆ ئێمە بۆ حیوانات ئیش ناکەین حیوانات بژی بۆ خۆمان ئیش دەکەن ینی بۆ جۆری ئینسانی ئیش دەکەن کە ئینسان بمێنێتەوە یعنی ئەگەر ئێمە ئاوا بیرکەینەوە لەوەی کە بڵێن مرۆڤ سەرتەرە سنتەری ئەو کارەیە لە ڕاستیە حەچی کاری ئینسانی هەیە خۆی مرۆڤ سنتەریەتی ینی ئێمە وەکو بڵێ شتێک نییە لە دەرەوەی ئەم کارانەوە کە بڵێن مرۆڤ تایە سنتەر نییە ئیتر مرۆڤ یا بەشێکی ئەو سنتەرەیە بۆ نمونە لە ڕووی سایکۆلۆژی و خزمەتی سایکۆلۆژی دەکا بە سایکۆلۆژیەکە چییە داوا کاریە سایکۆلۆژیەکان سایکۆلۆژی مرۆڤن یا خزمەتی حەزەکانی دەکا حەزەکانی هەرچی بن بە زەمانە حەزێکی چین حەزێکی مرۆڤانن لە مرۆڤەکە هەن یا هەر شتێکی تر لەمانە لەبەرەوە ئێمە کاتێ دەمانەوێت بڵین هاوڕێیەتی چییە چیەکە دەبێت شتێک بێت بتوانێ هاوڕێیەتی جاک چونکە ئێمە دەزانی هاوڕێیەتی جۆرێکە لە پەیوەندی ینی جۆرێکە لە پەیوەندی جۆرێک پەیوەندی کێوکێ نێوان ئینسانێک و ئینسانێک یا ئینسانێک و زیاتر لە ئینسانێک یا کۆمەڵە ئینسان پێکەوە بەس ئەمە جۆرێکە بۆ نمونە کە تۆ دەڵێی پەیوەندی حیسیا یا پەیوەندی خێزانی یا پەیوەندی ئیش پیشەیی
ئەمانە هەمووی پەیوەندین باشە هەر جۆرێک بێ ئەمانە پەیوەندین هاوڕێیەتی جۆرێکە لە چی لەو جۆرە لە پەیوەندی مرۆیی کەوتت جۆرێکە دەبێت چی بکە بۆ نمونە لە پەیوەندی پیشەیە کەسە پیشەیەکان بنەمای پەیوەندیەکەیان چییە ئەو پیشەیەکە هەیەیانە یعنی هوەرێکە پیشەیەکە سەنعەتێکە کە ئەم کەسانە هەریەکە و سەنعەتەی وەرگرتووە و شارەزایەتی سەنعەتەکە لای هەمویان هەیە و لێرەوە هەمویان کۆبوونەتەوە لەسەر ئەوەی بەم سەنعەتە کارێک بکەن ئەوە پەیوەندی پیشەییمان تعریف کرد بە چی بە پیشەیەک بە هوەرێک کە ئەو کەسە هەیەی لەویا بەکاری دێنێت یا پەیوەندی هوەری یا پەیوەندی بۆ نمونە ئەدەبی یا پەیوەندی فلانی هەر یەکەیان بە شتێک تعریف کراوە یا پەیوەندی ئاینی بە ئاینێک تعریف دەکرێت کە کەسانێک لەسەر ئەو ئاینە کۆبوونەوە و پەیوەندیەکەیان ئاینیە لەسەر ئاینێکی دیاری کراوە یعنی ئەو کاتە کە تۆ تعریفی ئاینت کرد تعریفی لە ئاینی کاتیشا پەیوەندیەکەت کردووە باشە هاوڕێیەتیش پرسیارەکە ئەمەیە ئایا جۆرێکە لەو پەیوەندیانە یا جۆرێک نییە ئەگەر جۆرێکە ئەی ئەساسەکەی چییە ئەگەر ئەو پیشەیە ئەی ئەم چییە ئەگەر ئەو هوەرە ئەم چییە ئەگەر ئەو نازانم فلانە سیاسەتە ئەی ئەم چییە ئەمە دەبێ ئەمە دیاریکەین پرسیارەکە لەبارەیەوەیە بۆ نمونە برایەکت کۆمەکی تۆ دەکات لەگەڵەوەی هاوڕێیەکت کۆمەکیت دەکات فەرقی ئەم دوو کۆمەکی هەیە تەبەن لەبێەوە ئەگەر باسی چەندێتی و کەمیەتی کۆمەکیەکە ناکەین یعنی بۆ نمونە تۆ پێویستت بە پارەیەکە یا پێویستت بە شوێنێکە پێویستت بە شتێک لەم شتانەیە هاوڕێیەکت ئەمە دەکا لەگەڵ برایەکت ئەمە دەکا یعنی یعنی کەواتەم کۆمەکیە لە عینی کاتە لە ڕواڵەتە وەکو یەک هەمان شتە یعنی هەردووکی بۆ نمونە تۆ پێویستت بە ئەوەندە پارەیە هەمان مقداری پارەت پێدەدا هاوڕێکە زیاتریش بێ یا یەکێکیان زیاتر بێ وەلحاڵ لە جۆری کۆمەکیەکە هەمان کۆمەکی دەکەنەوەن یعنی هەردووکیان ئەوە دەکەن کە تۆ پێویستت بۆ پارەیە و پارێت بۆ دابینکەن بەڵام تۆ پێت وایە ئەم دوو کۆمەکە شتیان لە پشتەوەیە ینی جیاوازن هی براکە و لەگەڵ ئەوی تر جیاوازیەکەیان ینی براکە بۆ کۆمەکت دەکا لەبەرەوەی براتە ئەی هاوڕێکە بۆ نمونە تۆ هاوڕێکەت دەزانی پارەیەکی هەیە بەڵام لە شوێنە تۆ محتاجی ئەو پارەکەت کۆمەکت ناکات لێرە تۆ هەست دەکەی هاوڕێکە چی کەواتە ئێستا ئێمە هەست دەکەین ئەگەر بێت و لە پەیوەندیەکانە کۆمەکردنی یەکتری هەبێت هاوڕێیەتی بە جۆرێک هەمان کۆمەک دەکا ینی کۆمەکەکەی شتێکی تایە جیاوازە لەوەی کە لە کۆمەکی دوو برا یا دوو هاو پیشە یا دوو هاو ئاین یا دوو هاو هەر شتێکی ترا هەیە مەبەستەوەی ئایا و پەیوەندیە بە چ معنایەک ئێمە دەڵێن هاوڕێکان کۆمەکی یەک دەکەن بەس بە چ معنایەک ئەمە هاوڕێیەتی هاوڕێیەتی مەسلحەت نییە چونکە خۆی کۆمەک چییە بۆ نمونە هاوڕێیەک لە پێداویستیەکانی دەرەکیەکانی ئەوەی کە هەیە کۆمەکی هاوڕێیەکی تر دەکات دەچێت بە دەمیەوە ئەی ئەمە گەر بۆ نمونە مەسلحەت نییە ئێمە ناوی بنین چی یعنی چۆن بزانین ئەمە مەسلحەت نییە یعنی چۆن بزانین بۆ نمونە ئەم چونکە کە سەیری شتەکان دەکەین کۆمەکەکە خۆی چییە کۆمەکە خۆی مادیە یعنی چۆن براکەت کۆمەکت دەکا بە لەو شوێنەوە دێ بەدەمتەوە ڕەفیقەکەشت دێ بەدەمتەوە و هەردوو ئەو شتەش کە دەیکەن شتێکە بۆ تۆی دەکەن یعنی چی یعنی کۆمەکێکی مادی یا فلانی یا فیساری دەکەن کە کۆمەکەکە دیارە یعنی بۆ نمونە تۆ دەچی بۆ شارێک هاوڕێیەکت لەوەیە
هیچ شوێنێک نییە بچی دەچی بۆ ماڵی هاوڕێکت ئەی تۆ شوێنت نییە دەچی بۆ ماڵی هاوڕێکت یعنی چی ینی مەسلحەتێکت هەیە لەم هاوڕێیەتە تۆ ئەی باشە بۆ ناچی بۆ هۆتێل بڕۆ بۆ هۆتێل و پارەم پێ نییە دەی باشە لەبەرەوەی ئەو پارەیەم نییە دەچم بۆ ماڵی هاوڕێکەم بۆیە پارەی هۆتێلەکە نەدەم و پارەی نانەکە نەدەم ئەو کاتە من ینی چی ینی پەیوەندیەکەم لەگەڵ هاوڕێکەما پەیوەندیە ڕەبتە بە شتانێکی مادیەوە کە ئێمە بۆ یەکی دەکەین یعنی لێرە پەیوەندیەکە ئەو کاتە جیان نابێتەوە لە هەر پەیوەندیەکی تر کە هەیە و ئەم کۆمەکانێتیایە یعنی بە مانایەکی تر تۆ ئەگەر لەو شوێنە محتاج بی و محتاج نەبی بەوەی کە شوێنەکە بێت تۆ ئیمشەوتیایە بمێنیتەوە تۆ وەردەچی بۆ لای هاوڕێگە بەس لەوی ترا خزمەکە کە دەچێت یعنی ئەگەر محتاج بوو دەچێت ئەگەر محتاج نەبوو ناچێت ئاوا دەتوانین بڵێنەوە ئەی دەکرێت برایەک بچێت بۆ لای برایەک لەبەر ئەوە نەچێکە یعنی لەبەر ئەوە لەبەر ئەوە نەچێکە شوێنی نیەتیایە بمێنێتەوە بچێت بۆ لای براکە یار بیبینێ وەکو ئەوەی کە هاوڕێکە دەچێت بیبینی یعنی ئەو کاتێ ئێمە دەڵێن ئەو دوانە برانی ناوڕێن یعنی هاوڕێیەتیەکەیان لە ناو برایەتیەکە وا دەکاوا بن یعنی ناکرێت دوو برا یەکیان یعنی بۆ ئەوە بچن وەکو بڵێ لەبەر ئەو شتانەیە یەکتریان خۆش ناوێن نەوێکە شت بۆ یەکتری دەکەن ناکرێ ئەمە ئەو دوو براوێ هەر وەکو برا دەمێننەوە ینی نەریتەکانی برایەتیەکەیان نامێنێ یعنی برایەتیەکە ئیلانا دەبێت لەسەر ئەساسی بەرژەوەندی بێ من کۆمەکی تۆ من پشتی تۆم و تۆ پشتی منی برا لە پشت برا بێ مەگەر ئەمەیە ینی ئەگەر وا بێت کەواتە ئێستا خەریکە تەقریبەن ئەوەی تا ئێستا پێگەیشتوین هەست دەکەین کەواتە شتێک هەیە شتێکی تر هەیە لە دەرەوەی ئەم پەیوەندیانەی کە پەیوەندی بەرژەوەندی و ئەو شتانن ئەمە تەمان بەرەبەرە لە گفتوگۆکانە درێژەی پێ دەدەین ئەی تۆ هەست ناکەی ڕێگاکانە و ڕێگایانەی کە ئەگەر بڵێن ڕێگای بوون بن ئەو ڕێگایانە هەر کەس ڕێگای خۆی هەیە کەس ئاو ڕێگانیە ئاخەجان مەبەستم ئەوەیە ئەو کاتە ئاخەدەی ئەوەیە دەی تۆ ڕێگاگەر ئێمە باس لە بوون بکەین بوونی هەر کەسێک ڕێگایەکی هەیە لە ڕاستیە تاریخی هیچ کەسێ مێژووی هیچ کەسێ مێژووی کەسێکی تر نییە یەک کەس نادۆزیتەوە بەوانەشەوە کە هەبوون بەوانەشەوە کە دێن بۆ نمونە بەو مێژووی کە من پیایە تێپەڕیم وەکو ژیان پیایە تێپەڕی بێت لەوانەیە شتی لێکچوو هەبێ بەڵام هەمان شت نییە مەبەستم ئەوەیە ئەگەر ڕێگاکە ڕێگای بوون بێم هەر دوو کەس یەک ڕێگا بێ یعنی ڕێگای بوونی هەر یەکێک ڕەنگێکی هەیە و ڕێگایەکی جیاوازە لە ڕێگای بوونی هەر کەسێکی تر کە دەڵێن بوونیانی چی ینی ئەوەی کە لە ڕوحی ئەم کەسایە بەو ڕێگایە بێتە دەرەوە و ژانی ڕەنگڕەش کا بەخۆی بەڵام تۆ ڕێگای تر هەیە ڕێگای فلانی و ڕێگای فلان و دەکرێت لێرە هاو هەبێت بۆ نمونە دوو کەس کە یەک ئایدۆلۆژیایان هەیە ئەمە هاون هاو ڕێگان هاو دیدن هەر شتێکی تر لەم هاوانە کە هەیە بەڵام لە ڕاستیە هاوڕێ ئەگەر ئێمە هەستکەین پەیوەندیەکە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژیە وجودیە و ڕەبتی بە بوونی هەریەکە لە ئێمەوە هەیە و بوونی هەریەکە لە ئێمەش ئەگەر بەڕاستیە و بوونە دەرکەوت بکات و بێتە دەرێ شێوەیەک وەردەگرێت شێوەیەکی ناوازەیە هەرگیز شێوەی ئەوی تر وەرناگرێ یعنی مرۆڤێکی کۆمەڵایەتی دەبێ ینی شێوەکانیان هاوشێوەن لە هەڵسوکەوتەکانیان وەک یەکن چونکە بەپێ یەک نەری دەچن بەڕێوە بەڵام لە بوونە ئەم شتە فرە ڕەنگە یەک ڕەنگ نییە و یەک ڕەنگی لە بوونە نییە وەکو چۆن لە لەپی دەسەکانمانە نییە لەو هێڵکاریانە نییە لە شێوازی دەرکەوتنی بوونیشمانە ناکرێ ئەمان ڕێگایی هەبێت هەمان ڕێگایی نییە بەڵام ئێمە وشە کوردیەکە هاوڕێ ینی هاوڕێگا تەبان جا ئاخر دەی ئەگەر ئێمە ناڵێم ئەگەر لەو شوێنەوە سەیریکەین
لە بوونەوە سەیریکەین ئەوە چونکە ڕێگا شێوازەکەت بۆ دیاری دەکە دەبێت پرسیار بکەین ئایا فعلەن ئەوەی کە هاو ڕێگا ئایا ڕێکەیە یەکە یا چییە یەکە فعلەن دەبێت ئێمە نەک ڕێگایەک بدۆزینەوە دەبێت ئەوە بدۆزینەوە کەوا دەکا هاوڕێکان هاوڕێیەتی تایە هەمان شت بێت باشە یعنی چێتی هاوڕێیەتی بێ هاوڕێیەتی تحدید ببێ بەو شتە وەکو چۆن وتمان بە پیشەکە هاوڕێی پیشەی بە خێزان ببورن بە خێزان هاوڕێی خێزانی و ئەوان ینی وەکو بڵێ پەیوەندی خێزانی تحدید دەکرێت بە هاوڕێیەتیش دەبێت شتێک دەبێت کە ئەم پەیوەندیە دیاری کات و تا بتوانین پێی بڵین ئەمە بەوە تعریف بکەین چونکە ئەگەر بێت و ئەو شتەمان نەبێ ئێمە ناتوانین هاوڕێیەتی بناسین و ناشتوانین بیناسێنین لەبەرەوە لە ئاخیری ئەم کۆرسا دەبێت بگەینە شتێک دەبێت بگەینە ئەوەی کە ئەو بنەمایەی هاوڕێیەتی لەسەری دامەزراوە دیاری بکەین کەوتت ڕێگا یەکسەر دەچیتە ناو شێوازەوە ناچیتە ناو بوونەکەوە یعنی بوونەکە دەرکەوتنی کە دەردەکەوێت ئیلا دەبێت بە شێوازێک دەرکەوێت چونکە دێتە ناو ئەوەی کە فیزیکیە دێتە ناو ئەوەی کە مادیە لەبەرەوە دەبێت شێوازێکی هەبێت ینی میتۆدێکی هەبێت و ڕێگایەکی هەبێت کە ئێمە دەڵێن میتۆدیانی ڕێگا بوونەکە یەکە دەرکەوتنی بوونەکە لێرە جیاوازی دێنێتە ئاراوە یعنی ئێمە دەبێت بە شوێن ئەوە بگەڕین کە یەکە بەڵام چی دەکا شێوازی جیاواز دێتە دەرێ لەبەرەوە تۆ ناتوانانی هەڵسو کەوتی هاوڕێیەتی ئینکەی دیاریکەی نەریتی بۆ دانی یعنی ئەگەر بێت و هاوڕێیەتی ڕەبت بێ بەبوونەوە تۆ بە هیچ شێوەیەک ناتوانانی بڵێ دووە هاوڕێ کاتێک گاوڕێن ئەگەر کەوتنە ئەو شوێنە یەکێکیان ئاوا بکات و یەکێکیان ئاوا بکات دەکرێت ئەگەر بوون حکمی هاوڕێیەتی بکە ینی ئەوەی ڕۆحیە و ئەوەی ئەسیلە نەناو ئینسانە ئەو کاتە ئەوەی کە تۆ دادناوە دەڵێی لەم شوێنە هاوڕێیە دەبێت ئەوە بکە ئەگەر ئەوەی نەکرد خیانەت دەکا لەوانەیە ڕێک ئەو هاوڕێیە لەویا و حەرد بەپی ئەساسی هاوڕێیەتیەکەش شتێک بکە وا دەرکەوێ بۆ ئێمە کە خیانەتە لە دەرەوە ڕواڵەتەکە وا بنوێنێ کە ئەمە خیانەتە یا شتێکی ترە لەبەر ئەوە هاوڕێ کاتێ لە پەیوەندیایە لەگەڵ هاوڕێکەی لە ڕاستیە ئەگەر ئەساسەکەی ئەمە بێ ئەوە هەڵس و کەوتەکانی دیاریکراو نین هەڵس و کەوتەکانی بە پێی بنەمایەک دەڕۆن بەڕێوە بەڵام لەو کاتێک کە هەڵوێستەکە دێتە پێشەوە لەو کاتە ئەو هەڵوێستە دروست دەبێت ینی چی دەکات و چی ناکات و چۆنی دەیکات لەو کاتە دەردەکەوێت ینی بەشکڵێکی پێشینە تۆ ناتوانانی بڵێ بۆ نمونە هاوڕێ ئەوەیە ئەگەر هاوڕێکەی نەخۆش کەوت سەردانی بکە ئەگەر دایکی مرد بچێ بۆ تازیەی بۆ نمونە ئەمانە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەمووی ئەرکن تەوزیع کراوە نەمەرکانە ئەرکی کۆمەڵایەتی ئەگەر هاوڕێیەتی بە دەربێت لە نەریتە کۆمەڵایەتیەکان حتمما نابێ نەریتێکی پێشینە بێ هەڵس و کەوتی هاوڕێکان دیاریکە بەس بە باسەکەمان دەکەینەوە ئەو شتانەی کە لەبارەی هاوڕێیەتیە و وتان هەمووی بەلایانی کەمەوە زەمینە خۆش دەکات بۆ ئەوەی بیر لە بابەتەکە بکرێتەوە و بەر لە هەموو شتێک هەر یەکە لە ئێمە ینی لە ژیانیا شتێکگەیە کە ناوی ناوە هاوڕێیەتی و مارەسەشی کردووە ینی لەناو ئەو ژیانە ژیاوە کەسمان نییە کە هاوڕێیەکی نەبوو بێت یا ئێستا هاوڕێیەکی نەبێت و پێی نەڵێ هاوڕێ و جای نەکاتەوە بۆ نمونە لە فلان و لە فلان و لە فلانی تر کۆمەڵە مامۆستا پێکەوەن لە مەکتەبێکە ئەوانە ئاو پیشەن بەڵام هاوڕێنین بەڵام لە ناو ئەو ئاو پیشانە دەکرێت مامۆستا بێت لەگەڵ مامۆستا هاوڕێ بێ و ئەم پەیوەندیە تایبەتە کە ئەم مامۆسایە لەگەڵ ئەوی ترا هەیەی وەکە هاوڕێیەتی کە ناوی ناوە هاوڕێیەتی ئەو پەیوەندیەی لەگەڵ مامۆساکانی تر نییە مامۆساکانی تر پەیوەندێکی تر لە دەرەوەی خۆیان کۆی کردوونەتەوە کە عیبارەتە لە ئیدارەی ئەو قوتابخانەیە کە لەوێ ئیشی تیا دەکەن و بامان شێوە ئیشە پیشەییەکان مرکزی کۆبوونەوەکەیەوە ئەوەی ئیدارەی پەیوەندیەکانیان دەکات
هەر پێی دەڵێن ئیدارە شوێنێکە کە کۆنتترۆلی ئەو پەیوەندیانە دەکات و لە ناو ئیشە پیشەیەکانە پەیوەندی تۆ ئینسان لەگەڵ ئینسانان نیە پەیوەندی ئینسان لەگەڵ چی هەیە لەگەڵ ئەو شتایە کە ئیشەکە دەکات بۆ نمونە لە مەعمەلێکە کارگەیەکە کۆمەڵە کرێکار ئیش دەکەن لە کارگەکە پەیوەندی کرێکارەکان لەگەڵ یەکان نیە پەیوەندی کرێکارەکان لەگەڵ ئامێرەکان هەیە نەک لەگەڵ یەکتریە و پیشەکانی تریش چاوانەی کە ئیتر پیشەی کارەکین و ئەوانش کە پیشەی کولتوری و تیۆرین هەر بە ئەمان شێوە پەیوەندیەکە لەگەڵ بابەتێکایە نەک پەیوەندیەکە لەگەڵ یەکا بێت یعنی ئەوەی ئەوانی کۆ کردووەتەوە چییە کارگەکەیە لە ڕاستیە ئەوەنە ئەمان لە بینی خۆیانە هیچ کۆبوونەوەیەکیان نییە دەکرێت دوو کەس نەک دۆستی یەکتر بن هەر خۆشیشانەیە لەگەڵ یەکە بەڵام لەکوێ بن لە مؤسسەیەکە کۆ ببنەوە پێکەوە ئیشکەن و هیچی ژوو نەدام دوو کەسە لەوێ دەبێت ئیشکەن بەبێ ئەوەی ئیشەکە تێکدەن بۆچی ئیشەکە تێک ناچێت بەمانەیە کە دوو کەسی ژەگەر دۆز نەبن لەوێ بن چونکە لە ئەسڵا پەیوەندیەکە لە نێوان خۆیانە نییە و ئەوەش کە ئیدارە دەکات پەیوەندی نێوان ئەوان ئیدارە ناکات پەیوەندی نێوان ئەوان و کارگەکە ئیدارە دەکات و کاتێک بە بۆنەی پەیوەندی دوانەوە ئیشی کارگەکە بوەستێ یا مشکلەیەکی تێکەوێ ئەم کەسە چی دەکا بەوەی کارگەکەوە نەک بە بۆنەی ئەم ئەوەی کام دوانە دەیەوێت بینیان چاکاتەوە بە بۆنەی ئەوەی ئیشەکە نەوەستێ دێ چی دەکا ئەو پەیوەندی ڕادەگرێت تەنانەت لەوانەیە سزایان بدا بەوە کە ئەگەر ئەو شتە دووبارە بێتەوە من لەسەر کارگەکە دەرتان دەکەم چونکە نەک لەبەرەوەی ئەوە شتێکی خراپی ئێوە بەیەکا بدەن لەبەرەوەی من کارگەکەم پەکی دەکەوێت یعنی ئەسلی مەوزوعەکە پەیوەندی ئەم دوانە نییە لەبەرەوە لە پەیوەندی پیشەیە بە هیچ شێوەیەک ئێمە پەیوەندی نێوان دوو کەس وەک ئەوەی کە پەیوەندی نێوان ئەو دوو کەسە بێ نادۆزینەوە و ئەو دوو کەسە هەر وەکو یەکێکن لەو ئامێرانەی کە لەناو ئەو کارگانە هەن وەکو بەشێکە لە ئامێرەکە و ئەوان لە ضمنی کارگەکە حکم محکومن یعنی نەریتێکە یا نەریتەکە کە دانراوە بۆ پەیوەندی ینی بۆ پەیوەندی ئەوان بە کارگەکەەوە دانراوە وەکو چۆن پەیوەندی هەر پارچەیەک بە پارچەکانی بە نظامێکی ئامێری گرێدراوە هەر بۆیە زۆر بە ئاسانی دەکرێت لەگەڵ تەتەوری ینی پێشکەوتنی ئامێرە تەکنۆلۆژیەکانە ئەو کرێکارەی کە ڕۆژێک لە ڕۆژان لەویا فلانە ئیشی کردووە لە جاتی ئەو چی هەبێت ئامێرێکی ئەندان هەبێت لە جاتی ئەو ئیشەکە بکە جێگرەوەی کرێکارەکەیە و زۆر ئامێر هەن کە کرێکارەکانیان لە ئیش دەرکرد و تا ئامێرەکان بەرەو پێش بچن کرێکارەکان لەسەر ئیشەکان نامێنن بۆچی چونکە ئامێرەکە خۆی خۆ بەخۆی کرێکارەکە دەباتە ناو خۆیەوە یعنی ئەو ئیشەی کرێکارەکە دەیکا چی دەکا دروستی دەکاتەوە دروست دەکرێت وەک پارچەیەک لە ناو کارگەکە و ئەو پارچەیە کارەکە بەڕێک و پێکتر دەکا لە کێ لە کرێکارەکە لەبەر ئەوە لە ناو پەیوەندی پیشەیە ئێمە ئەسڵەن پەیوەندی ئینسان و ئینسانمان هەر نییە یعنی وجودی نییە پەیوەندی ئینسان و ئینسان و ئینسان وەک ئامێرێک لە ناو کارگەیەکە وجودی هەیە نەک وەک ئینسانێک هەر ئەوەشە بەدیلی هەیە یعنی ئەگەر ئینسانەکە نەبێ بەدیلەکەی تەتەوری ئەو ئامێرەیەکە ئیشەکە دەکات و ئامێر هەیە جاران ئەگەر چوار ئیشی بکردایە و ئەویتری ئینسان بیکردایە ئێستا ئەو ئامێرە دە ئیش دەکات کە دە ئیش دەکات یانی چی یانی 5 ئینسان دەکاتە دەرەوەی خۆی و بەردەوامیش ئامێرەکان خەریکی دەرکردنی چین خەریکی دەرکردنی مرۆڤەکانن لە ناو کارگەکانە بۆچی چونکە تا دێت ئەم مرۆڤە کارەکەی کە دەیکا شتێک دادەهێنرێ کە کارەکەی ئەو کارەی ئەو بکە بە ڕێک و پێکتر لەو بە خێراتر لەو بە هەر شتێکی تر کە لەم خێراترە خاوەنی کارگەکەش پێویستی بە چییە پێویستی بە کارێکی خێرا و تێچوونێکی کەم و ئەوانەیە بەرەبەرە ئیتر کاری کارگەیی لە ئێستا و لە سەردەمی پۆست
مۆدێرنا لە ڕاستیا کاری کارگەیی نەماوە بۆ ئینسان، یعنی ئامێرەکان بەرەبەرە ئینسانەکانیان دەرکردووە. لە سەردەمی مۆدێرنا کە سەرەتای دروستکردنی ئامێرەکان بوو، مرۆڤەکان وەکو یاریدەدەری ئامێرەکان پێویست بوون، وەکو یاریدەدەر. ئەوەنە دواتر کە ئامێرەکان گەشە دەکەن ئەم پێویستێ نامێنێ و بەرەبەرە لەگەڵ هەر گەشەکردنی ئامێرەکە کۆمەڵێک ئینسان لە ناو کارگەکانە دەردەکرێن. دەکرێت تر کارگەیەک دروست بێ خۆ بەخۆیی پلاکێک بێت دەستی پیانەی تیشەکان هەموو بکا بە بێەوەی پێویستی بە تۆ بێت. و یەکێک لەو ئامانجانەی کە ئەم پرۆسەی داهێنانی ئامێرە کە عەقڵی ئەوروپی لەسەری وەستاوە و وات پێناسەکراوە کە ئینسان لە سەختی ئیش و ئەوانە بەرەبەراهین کاوە بۆ خۆی ئینسان دانیشێ ئامێرەکان خزمەتی بکەن، بە شێوەیەک دامەزراوە کە فعلەن بەرەبەرە دنیایەکی ئامێری دروست دەبێت کە ئینسانەکان لە ئیش دەچنە دەرێ. یعنی ئینسانەکان ئیتر هەر تەنها مراقەبەی ئامێرەکە دەکەن و مراقەبەی ئامێرەکە دەکەن لە پێناو ئامێرەکە. چونکە ئامێر هیچی لەگەڵا ناوترێ، ئامێر دانراوە هەر هی خۆمان دەڵێن هیچی لەگەڵا ناوترێ یانی چی، ینی ئەڵێ ئەوە ئامێرە هیچی لەگەڵا ناوترێ، ینی یا چاک یا دەشکێ یا کەشکا ئیش ناکە یا چاکە ئیش دەکە، ینی شتێک نییە لەو بەینا کە تۆ بڵێ بە من تۆزێ قسەی لەگەڵ کەم بەشک و تۆزێ باش بێت. ینی لەبەرەوە ئامێرەکان دنیایەکیان ساز کردووە و ئەمە تەبەن دەستکاری پەیوەندیەکانی ئینسان و ئینسانیشی کردووە و ئینسان لە ناو دنیایەکی ئاوا خەریکە وای لێ دێ بیری دەچێتەوە بکەوێتە پەیوەندی لەگەڵ ئینسانە، یعنی پەیوەندی نێوان ئینسان و ئینسان لە بیرشوونەوە هەیە. و هەر ئەم ئامێرانە وایان کردووە کە ئینسانەکان تەنانەت دەوایان بیرچێتەوە کە بەڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ یەکە هەبێ، دائیمەن لەگەڵ شتێکا پەیوەندیان هەبێ کە ئینسانەکە نییە لەگەڵ ئەوی ترا. کاتێک کەسەکان لەبەر شتێک ئەو پەیوەندیە دروست دەکەن، لە ڕاستیا پەیوەندیەکە پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە، هەروەکو مامەلەکە وایە و کە ئەم دوو کرێکارە لەسەر ئەساسی ئەو مامەلەکە لێرە پەیوەندیەک نییە. بۆ نمونە لەسەر بەرژەوەندیە کۆبوونەوە و کاتە چی ڕوو دەدا، ئەو کاتە ئەگەر هاتووە و بەرژەوەندیە نەما ئەم دوو کەسەش پێکەوە پەیوەندیەکەیان نامێنێت. لەبەرەوە ئەم مەوزوعی بەرژەوەندی و مڵک و چێژ و خۆشی و ئەمانە هەمووی شتانەکەن لە دەرەوەی ئینسانەکانە دەبن بە بابەتی پەیوەندیەکە. یعنی بۆ نمونە کەسێک لەگەڵ کەسێکا بۆ خۆشی کۆ دەبێتەوە، بۆ چێش کۆ دەبێتەوە، ئەوەی کە لەگەڵ ئەوی ترا کۆی کردوێتەوە ئینسانەکە نییە، یعنی ئەو بابەتەیە کە چێژی لێ دەکات. واگەر بێت و ئەم بابەتە کە چێژی نەداتی ئەو کاتە چی دەبێ؟ پەیوەندیەکە نامێنێ. یعنی من لە کارگەکەەوە بۆیە هێنام بۆ شتەکانی تر بۆی بەرەبەرە بۆمان ڕوون بێتەوە کە پەیوەندیە مرۆیەکان لە ئێستا باسی لە لاواسترینی پەیوەندی ئینسان و ئینسانین لەم سەردەمان. و ئینسانەکان پەیوەندیان بە شتەکانی یەکترەوە هەیە، پەیوەندیان بە یەکترەوە نییە. و ئەوەی کە ئێستا بابەتی ئەم کۆرسەیە گرنگە و لەلام گرنگەوە هەمیشە وابزانم 2 ساڵ لەمەوبەر ئەقتراحی ئەوە کراکە ئەم کۆرسە بکرێ بەسەر کۆرسەکە دواکەوت. کۆمەلگای ئێمە لە ئێستا ینی کەوتوەتە دۆخێکەوە و ڕەبتی بەو شتانەوە نەماوە کە فعلەن وا دەکا ئینسان لەگەڵ ئینسانە وەک ئینسان کۆ ببێتەوە. یعنی ئێستا بەها لە ناو کۆمەلگای ئێمە نەماوە، شتێک پێی دەڵێن تەنان بەها کۆمەڵایەتەکانیشانی. و ئێستا شتێک گەیە نرخ هەیە، بەها نییە. ئێمە شتێکمان بەهاکان بەرەبەرە لاواز بوون ئەوەی کە هەیە نرخە، و بەهاکان شتانێکی معنەوین بەڵام نرخ شتانێکی مادین. ینی ئێستا هەر کەسێک بە پێی نرخەکەی دەپێورێ نەک بە پێی بەهاکەی. و ئەمە وای کردووە ئێمە لە ناو کۆمەڵێ پەیوەندی زۆر ساختە بین، ینی پەیوەندی تەنان نێوان
پەیوەندی عایلەیەکان خێزانیەکانیش پەیوەندی نێوان برا و برا خوشک و برا ئەم پەیوەندیانەشمان تێک چوون یعنی پەیوەندی خێزانی تێک چووە پەیوەندی کۆمەڵایەتی تێک چووە پەیوەندی نێوان مامۆستا و تەلەبە تێک چووە پەیوەندی نێوان مەلا و نوێشکەرەکان تێک چووە هەموو پەیوەندیەکان هەمووی بوونەتە پەیوەندی شکلی و ڕواڵەتی و هیچ ئەساسێک بۆم پەیوەندیانە نەماوەتەوە و ئێمە پەیوەندیەکانمان بەبێ ئەساسن یعنی شتێک پەیوەندیەکان دەبا بەڕێوە ئێمە خۆشمان نازانین چییە شتێک کە لە دەرەوەی ئەساسی پەیوەندیەکە خۆیەتی لەبەرەوە پەیوەندیەکان هەر لە هەمویان پێویستیان بە ریفۆرمە پێویستیان بە چاکسازیە بەڵام ئەی بۆ هاوڕێیەتی یعنی بۆچی فەرەزەن ئەم کۆرسە لەسەر پەیوەندی خێزانی نییە بۆچی لەسەر پەیوەندی هاوڕێیەتی ئەگەر شتێک لە ناو پەیوەندیە مرۆییەکانە هەبێت کە بەسرا بێ بەوەوە کە لە ناو مرۆڤەکانە کولیە گشتیە و ئازادانەیە هاوڕێیەتیە یعنی ئەگەر لە ناو کۆمەلگایەکە هاوڕێیەتی پەیوەندی هاوڕێیەتی ببوژێتەوە ئەو کۆمەلگایە لە ڕووی ڕۆحی و کولتوری و هونەری و ئەدەبی و مەجالەکانی ترەوە دەبوژێتەوە و هاوڕێیەتی ئەساسی داهێنانەوەی سەر لە نوێ ئەوەیە کە لە بوارانە هەیە و ئەوەی کە ئێستا ئێمە نیمانە یعنی ئەوەی کولی و گشتیە لە ناو ئێمە وجودی نەماوە سەبەبەکەی چییە؟ چونکە هەر شتێک گشتیە ئێمە بە ناوی گشتێکەوە بۆ شخصی خۆمان دەکەین یعنی شتی گشتی و شخصی لێکتر جا ناکەینەوە یعنی کەسە کە دێ بە ناوی گشتیەوە شتێک دەکا بەڵام خەریکی چییە؟ خەریکی بەرژەوەندە شخصەکانی خۆیەتی یعنی شتێکی گشتی وجودی نییە لە ناو کۆمەلگایەمە تەنانەت مزگەوتەکانیش گشتینی مزگەوتەکانیش خاوەنیان بۆ پێیا بووە یعنی مزگەوتی فلانە کەس مزگەوتی فیسار کەس یعنی مزگەوتێک کە نابێخ ینی کا شتێکی ڕوحیە و خاوەنداریەتی نییە خاوەنی هەیە و ئێمە لە ناو جۆرێک لە هینین تەتەڕف بۆ مڵک بۆ مڵکێت یعنی پەیوەندی ئێمە حەزی مڵکایەتیمان لە حەد دەرچووە و لە بەرامبەریە مەیلمان بۆ ئەوەی کە گشتیە یعنی سفر بووتەوە بەڕادەیەک سفر بووتەوە ئێمە هەر کەسێک بیەوێ شتێکی گشتی بکە ناوێرێ بیکە بۆچی ناوێرێ بیکە چونکە هەموو خەڵکەکە ئەوەندەی بینیەوە بە ناوی گشتیەوە شتێک کراوە کەسەکە بۆ شخصی خۆی کردوێتی کاتێ دەست لە شتێکی گشتی دەدا ڕێک چاوەڕێی ئۆتۆمەتە دەکا کە ئەم شتە بۆ خۆی دەیکا بۆ شتەکە گشتی نییە یعنی شخصیە و گشتی نییە یعنی ئەوەی گشتیە تەنانەت دوای لێ هاتووە کەسێک بیەوێ ئەوەی کە گشتیە ئاوەدانی کاتەوە کە ماڵی هەمومانە و ئەوەی گشتیە چییە؟ ئەوەی گشتی ئەوەیە کە من لە ماڵەکەم هاتمە دەرێ بە جادەکانە هەت تێپەڕیم ژیان ببینم لە ناو شارە و کاتێک کە تێدەپەڕم بە ناو شەقامەکانە ئەو شتە گشتیانە ببینم کە من دێمە دەرێ دەمگر نەخۆی یعنی ماڵێکی گەورەتر هەیە لە دەرەوەی ماڵی خێزانیەکە ئێمە ئەو ماڵەمان چییە؟ لە ڕاستیا کاولە بۆچی چونکە ئەو ماڵە درێژکراوەی ماڵەکەی چییە؟ ماڵەکەی ترە یعنی تو هەرچی دادەنەی لێرە بۆ ماڵەکەی تری دادەنەی لەبەرەوە ژیانی گشتی ئێمە ئەوەی لە هەیە وێران بوو ئێمە ئەس بە بێتاقەتێکی زۆر دەکەین یعنی هیچ لە هیچی شکەم نییە بەس بێتاقەتی ینی لە دۆخێکی عەبەسی زۆر عەجایبا دەژین هەست دەکەی دەست بۆ هەرچی دەبەی معنای نییە جگە لەوە ئەم بێمعناییە تەسیری لەسەر ئیرادەی ئێمە کردووە کە ئیرادەی ئەوەی کە بمانەوێ شتەکان لەو دۆخە دەرکەی نەمانماوە یعنی شتەکان لە کاتێکە ئەگەر زۆر زۆر ئاسانیش من دەستکاریان کەین ئیرادەمان نەماوە یعنی ئیرادەی ئیشمان نەماوە ئیرادەی ئاوەدانکردنەوەی ماڵە گشتەکەمان نەماوە آخر ماڵە گشتیەکە ئەگەر ئێمە حسابی بکەین لە ڕاستیان ماڵە
تایبەتەکە کە خێزانە بەشێکە لە ماڵە گشتیەکە. یعنی تو ئەگەر ماڵە گشتیەکەت ئاوەدان نەبێ ماڵە تایبەتەکەت هەرگیز ئاوەدان نابێتەوە. یعنی کاتێک تۆ دەیتە دەرێ بە کۆڵێک وەزعی بێمەعناوە دەچیتەوە بۆ ماڵ، ئەی لە ماڵەوەش خۆش نابێت. یعنی ئێمە بە ناوی ئەوەی ماڵەوە دەرەوەمان وێران کردو و ئێمە لە ناو دەرەوەیەکی تەواو وێران نادەژین. کاتێک ئێمە بیر دەکەینەوە و بێتاقەتیەی کە تیامانە هەیە و سەبەبەکەی نازانین چییە، سەبەبەکەی ئەوەیە بەڕاستی ماڵمان نییە. ئێمە ئاوارەین، ماڵمان نییە کە ماڵ ئەو ماڵە گشتیەی کە فعلەن ئەگەر شتێکە بێ بە ناوی خۆشیەوە و خۆشیەکی ڕاستەقینە ئەوەیە کاتێک کە من بە ناو ئەم شارە دەڕۆم ئەو شتانەی کە تیایان خۆشیم بدەنێ نەگوێرانم بکەن. ئەمە نەماوە. ئەی ئەمە چۆن پێیا دەبێتەوە؟ بەو پێیا دەبێتەوە لە ڕاستیە کە گشتیە. ئێمە گشتیەکەمان دەرکرد لە هەموو ئیش و کارێکی خۆمانە دەرمان کرد. لەبەر ئەوە سقەمان بە یەکتر نەماوە. یعنی هەر کەس لە شتێک دەنەوێ ئەڵێنەوە بۆ خۆیەتی. لەبەرەوە متمانە نەماوە. یعنی متمانەی ناو ماڵە گشتیەکە لە دەست چووە. وەوای لێ هاتووە ئەوەندە گومان دروست بووە چونکە شتەکان واکراون، ئەم گومانە بووەتە یەقین. یەقینێک یعنی هەر کەسێک ئەگەر بیەوێ شتێکی گشتی بکە ئیلانا دەڵێن مەسلحەتێکی هەیە بۆ یەکە. یعنی مەسلحەتێکی یان چی؟ یعنی ئەو شتە گشتێ بەکاردێنە بۆ شتێکی شخصی خۆی. جا لێرەوە ئێمە بەڕاستی لە ناو وێرانەیەکەین و وێرانەکەش دەستی هەمومانی تایە. ئەی هاوڕێیەتی لێرە چی دەکە؟ ئێمە دەزانین هاوڕێیەتی پەیوەندیەکە لە ناو ئەو ماڵە گشتیە، نەک هەر پەیوەندیەکە، پەیوەندی ئەساسی ماڵە گشتیەکەیە. ئەوە هاوڕێکانن لەوە پوخت بوونەتەوە لە شتە شخصیەکان پوخت بوونەتەوە دەتوانن ئەوەی گشتیە بینای بکەن. یەکێک لەو ڕستانەی کە دواتر لە تێکستەکە دەچینە سەریری و جملە سەیرانەیە و کە ئەرستۆ دەیڵێ لەبارەی هاوڕێتیەوە، ئەڵێ هاوڕێیەکان ئەوانن کە پێویستیان بە دادوەری نییە، دادوەرەکان پێویستیان بە هاوڕێتیە. لەبەرەوە ئەوە هاوڕێکانن کە نەوات و بنەما و ئەساسی ماڵە گشتیەکە. بە جۆرێکی تر بڵێم ئەوە لەناو ئێمە هاوڕێیەتی نەماوە بۆیە ماڵە گشتیەکە وێران بوو. و بۆی ماڵە گشتیەکە ئاوەدان بێتەوە بەر لە هەموو شتێک دەبێ هاوڕێیەتی دامەزرێتەوە. کە هاوڕێیەتی دامەزرایەوە ئەو کاتە ئیشە پیشەیەکانیش ئەو گەندەڵیەیان تیا نامێنێکە هەیە، ئەو شوێنە حکومیەکان کە ئیشی تیان ناکرێ و بە ناوی ئیشەوە ئێمە لەوێن ئەوێ ئاوەدان دەبێتەوە، مەکتەبەکان ئاوەدان دەبنەوە، مزگەوتەکان وەکو جاران کە مزگەوتەکان مەحوی و مەولەوی و ئەمانەی تیابووە گفتوگۆی هاوڕەکانی تیابووە ئاوەدان دەبنەوە، بە جۆرێکی تر ئاوەدان دەبنەوە وەک جاران کە ئاوەدان بوون. و ئەمە هەر ئاوەدانی نییە، ئەوەی کە لەم ئاوەدانیەوە بەرهەم دێ ئەوەیە کە چاکە و ئەوەیە کە جوانە. یعنی لەو حوجرانەی کە مەحوی و مەولەوی و ئانەی تیابووە چی بەرەماتووە؟ هەرچی جوانی هەیە لێەوە بەرەماتووە. یعنی کە تۆ مەولەوی دەخوێنیتەوە ئەم هەموو جوانیە لەکوێوەیە؟ بڕۆ شارەکانی بخوێنەرەوە کە بەشێکی زۆری لەسەر هاوڕێیەتیەوە ئەو باسکردنە لەو پەیوەندی هاوڕێیەتیە، نامەیە کە بۆ هاوڕێکەی دەنووسێت. تەنانەت تەریقەت کە جاران ئەو پەیوەندیە ڕۆحیە ئەویش ینی لە پشت ئەمەوە هاوڕێیەتیەکە بوو کە ئەو پەیوەندیەی ڕاگرت بوو. لەبەر ئەوە لە ڕاستیە هاوڕێیەتی پەیوەندی ئەساسی هەر کۆمەلگایەکە کە ئەو کۆمەلگایە ینی جوان بێ و کەوتبێتە ناو جوانیەکانی خۆی، کەوتبێتە ناو باشیەکانی خۆی و کۆمەلگایەک بێ کە ژیانێکی خۆشتیایە هەبێت. و ئێمە تاقیمان کردەوە کە ژیانی خۆش بە خانووی ئەم مڵکانەی کە ئێمە وامان تەسەور دەکرد ژیان بەوە خۆشە تاقیمان کردەوە تا دەستمان کەوت و بەڵام خۆش نیە.
ژیانمان هەر تاریکە لەوانەیە دەگەوانەی کە لە نەوەدەکانە ژیاون کە شتێک لەو پەیوەندیە مابوو لەوانەیە ئێستا ئاوات بەو کاتە بخوازن بڵێن ئەو کاتە ڕاستە هیچمان نەبوو بەڵام دڵمان خۆش بوو ئەی ئێستا بۆچی هەموو شتێکت هەیە دڵت خۆش نییە یعنی ئێستا ئێمە هەست دەکەم دوای ئەو دەوڵەمەندیەی کە هات و دوای ئەو مڵک و ماڵەی کە ڕژا بەسەر ئەم خەڵکە باسی پێشتر دەکەم ئێمە شتێکمان تاقی کردەوە ئەویش ئەوەیە بۆ نمونە بە تایبەتی و نەوە تازەیە ناڵێم یعنی ئێستا مشکلە ئەوەیە کولیە تەواو دەکات دەیەوێت هەموو شتێکی هەبێت بەس ئەوەی کە لە جیلی منە من باوەڕ ناکەم کەسی هەبێ خانوو و سیارە و مڵک و شتی خۆی نبێت لە باوەڕم نییە کەسە مەگەر کەسەکە خۆی هەر خۆی نەیویست بێ ئەوەنە باوەڕ ناکەم کەسێکە بێ کە نەیبێت طبعا من شخصی ئێستا خۆم نیمە بەس باسی ئەو کەسانە دەکەم کە فعلەن کەوتە ناو ژیانێکەوە ئەمەیان ینی توانیان ئەمانە بەدەست بێنن ئەی ئەمەمان هەبوو شارەکان تۆ بیرکەرەوە هەولێر لادەیەکی پێیان دەوت لادێ گەورەکە بەڵام ئێستا ئیتر پڕە لە باڵەخانە و پڕە لە ئەمانەمان هەموو هەیە بەڵام لە عینی کاتا چیە هیچ دڵخۆش نین بەوەی هەمانە لە کاتێکا وامان دەزانی ئەمانەمان هەبێ دڵخۆشمان دەکەم ئەی بۆ دڵخۆش نین چونکە لە ڕاستیا ئێمە ئەو کۆبوونەوە شاریەمان نییە ینی شارمان نییە کە شار خۆی و شار ئەوەیە کە ئەو مەساحەت گشتیانەی تایە جوانترین شار ئەوەیە کە گیانە گشتیەکەی فراوان و ئاوەدانە پارکەکانی ئاوەدانە شوێنە ڕۆشنبیریەکانی ئاوەدانە شوێنی ڕاضە و وەرزشی ئاوەدانە ئەو شوێنانەی کە هەن هەمووی کە ڕەبتە بە کولتور و بە ئەینەوە ئەمانە هەمووی ئاوەدانە بەڵام ئێستا ئێمە بەس دوکانمان هەیە هیچی ترمان ینی هەمووی گۆڕاوە بۆ دوکان مەکتەبە دوکانە مزگەوتە دوکانە بازاڕە دوکانە دەچیتە هەر شوێنێ هەر دوکانە لە کاتێکا دوکان چییە؟ دوکان ناکەوێتە ناو شتە گشتیەکانەوە دەکەێتەوە ناو شتە شەخصیەکانەوە و ئێمە دنیا گشتیەکەمان پڕ کردووە لە دوکان لەبەرەوە هیچ مەودایەکی گشتی نییە ینی تۆ بەڕاستی شارێکت نییە بە ناویا بڕیت شار ئەوەیە کە ئەم فەزا گشتیە تا ئەو پەڕی فراوان بێ و چەند ئەم فەزا گشتیە ئاوەدان بێ لە ناو شارە ئەوەندە شارە و ئەمە لەکوێوە دەکرێت لە جارسەر لە نوێ بنیادنانەوەی هاوڕێیەتی لە نێوان کەسەکانە و ئەم پەیوەندیە فعلەن پەیوەندیەکی ئیختیاریە و فەزای گشتی فەزایەکی ئیختیاریە چۆن ئایلە جەبرێکی سروشتی هەیە ئێمە دەکا بە ئایلە و ناچارمان دەکا بچین کاسبی بکەین فلان بکەین بەڵام ئیختیارێک هەیە بۆ ئەوەی شار ئاوەدان بکەیتەوە ئەوەی گشتیە و گیانە گشتی ئاوەدان بکەیتەوە بە ئیختیاری خۆت دەبێ بیکەیت نەگەر ئەوە تەنانەت نابێت دەسەڵاتێکی سیاسی ئەمەت پێ بکە یعنی شتێک لە دەرەوەی خۆتەوە ئەمەت پێ بکە بۆ نمونە من ئەم شارۆچکە بچووکە خۆم دەبێ ئاوەدانی کەمەوە نەک حکومەت ئەمرم پێ بکە ئاوەدانی کەمەوە کە حکومەت ئەمری پێکردی و بە ئەمری ئەو شتێکرا هەرگیز ئاوەدان نابێتەوە چونکە ئاوەدانکردنەوەکەی ڕەبتی بەو ڕۆحەوە هەیە بەو ئیرادەی اختیارەوە هەیە بەو ئازادیەوە هەیە کۆیلەکان هەرگیز فەزای گشتیان نیە کۆیلەکان کێن ئەوانن کە شتیان پێ دەکرێت ینی وەسیلەن فەرزان حکومەت کاتێک فەرمانێک دەردەکەم شتێک بکە ئەگەر من خۆم ئیرادەی کردنەکەیم نەبێ ئەو شتێکم پێ دەکا و ئەو کاتەیە ئەو شتێک پێم دەکا لە ڕاستیا بۆ من نییە بۆ خۆیەتی بۆ ئەوەیە کە فەرمانەکەی پێداوم من ئامێرێکم ئاستان هیچ شتێک بۆ من نییە لەبەرەوە ئەم ئیرادە ئازادە کاتێک هەبوو و هاوڕێتی تەبان لەسەر ئەم ئیرادە ئازادەدا دەمەزرێ و کاتێک ئەم ئیرادە ئازادە جوڵا و دنیاکەی خۆی دامەزران ئەو کاتە دەتوانی بڵێ شارم هەیە و ینی تۆ لەناو ئەم گیانە گشتیا دەکەویتە ناو خۆشگوزەرانی و خۆشبەختیەوە و ئەم خۆشگوزەرانیش ئەم خۆشبەختیش بۆچی چونکە هەموو شتەکان ڕێک دەکرێنەوە ئەو کات
ئێستا ئێمە فعلەن پێویستمان بە هاوڕێیەتیە هەم بۆ ئەوەی لە ناو ژیانێکی خۆشا بین و باشا بین لەگەڵ ئەوەی کە خۆشیش بیگوزەرێنی. تۆ لە ناو شارەکەی هەموو شتێک شخصیە ئاخر خۆش گوزەرانی یانی چی؟ تۆ کە هەر ڕۆشتی قاچ بەر شتێکۆت لەکوێوە دەگوزەرەی بەخۆشی؟ و کاتێک ئەم شتە گشتیانە نەبوو تۆ ئازادی جوڵەشت نییە، دەچی تا شوێنە سێبەرێک نییە تیا دانیشی. سێبەرەکەەوە دەڵێ سێبەری دوکانەکەی منە تۆ نابێت لەوێ دانیشی. یعنی فەزای گشتی خاپور کراوە و پێویستی بەوەیە هاوڕێیەتی ئەم فەزایە ساسکاتەوە. لەبەرەوە هاوڕێیەتی بۆ ئەگەر بۆی شوێنێکی تر گرنگ نەبێ بۆ کۆمەلگای ئێمە گرنگە و ئێمە وەک کورد لە هەموو میلەتێکی تر زیاتر پێویستمان بەوەیە لە هاوڕێیەتی تێبگەین. بۆچی؟ چونکە پەیوەندی ئەو پارچانەی کە پارچە پارچە بوون و هەریەکەیان کەوتۆتە شوێنێ جۆرێک لە پەیوەندی هاوڕێیەتی ئیتنیکیە دەتوانێت کۆیان کاتەوە. یعنی هاوڕێیەتێکی ئازادانەی پارچەکان. لەبەرەوە کاتێک کە تۆ تاکەکانت لە هاوڕێیەتی تێ نەگەیشتن و ژیانیان ئەو ژیانە گشتیان لەسەر ئەساسی هاوڕێیەتیدا نەمەزاندەوە، ئەو کاتە تۆ ناتوانانی بڵێن بادینی و سۆرانی و پەیوەندی ڕێکخیتەوە، هەورامی و کرمانجی و فلانی و فیساری ڕێکخیتەوە. و بۆ ئەو پەیوەندی نێوان ئەم پارچانە لە هەرگیز لە ڕێگەی هێز و یەکبوونەوە نەکراوە و ناشکرێ. یعنی یەکبوونی هێزەوە تۆ بەهێز بیان کەیتەوە بە یەک. ئەی کە بەهێز نەتکردنەوە بە یەک بەچی دایان کەیتەوە بە یەک؟ بە خۆشەویستی بە مانا گریکیەکەی کە هەمان هاوڕێیەتی دەگەیەنێت کە عیبارەتە لە هارمۆنیا، وەکو ڕەنگەکانی ناو نیگارێکی جوان کە هەر ڕەنگە بچووک بێ یا مەساحەیەکی زۆری گرت بێ یا کەم، پەیوەندیەکانیان لەسەر ئەساسی گەورەی و بچووکی و زەقی و ئەوانەدا نەمەزراوە، لەسەر هارمۆنیا دامەزراوە. یعنی دەکرێت ڕەنگێک لە سوچێکی زۆر شوێنێکا داندا بێت تەرکیزێکی زۆر نەکەی نەیبینی، بەڵام ئەو ڕەنگە لە تابلۆکە دەربێنی تابلۆکە هارمۆنیتیان نەمێنی. لەبەرەوە هەر یەک لەو ڕەنگانە ئیشی خۆی دەکا و وەزیفەی خۆی دەکا و جۆرێک لە هارمۆنی هەیە. ئەم پەیوەندیە نەگەر بۆ دوو تاک، نەک بۆ پەیوەندی نێوان خەڵکانی ناو شارێک، بۆ پەیوەندی نێوان یعنی ئەو پارچە کوردیانەی کە هەن، ئەو ئیتنیکە کوردیانەی کە هەن، بەبێ ئەم پەیوەندیە ممکن نییە پەیوەندیەکی تر قبول بکەن و قبولیان نەکردووە تا ئێستا. بۆ نمونە پەیوەندی نێوان زمانەکان، زمانە کوردیەکان، پەیوەندی نەفیکردنەوە و زاڵبوون ئەم پەیوەندیە زمانیەی بەڕاستی ڕێک نەخستووە. یعنی کە تۆ دەچیتەوە بۆ دەورەکانی ئەهلی حەق لەبێت ئەو هارمۆنیایە دەبینی لە بینی زمانە کوردیەکانە، یان دیالێکتە کوردیەکانە. یعنی لە ناو یەک هینا تێکستاکە وەکو مەسرحەیەک وایە، شانۆنامەیەک وایە، کۆمەڵە کارێکتەری تایە کە قسە دەکەن پێکەوە، ئەم بە زمانەکەی ئەو دەبیستێت و بە زمانەکەی خۆی قسە دەکە، ئەویش بە زمانەکەی ئەم دەتوانێت بیستێ و بە زمانەکەی خۆی قسە دەکە. یعنی هەورامیەکەیان بە هەورامی قسە دەکات، سۆرانیەکە بە سۆرانی، لۆڕەکە بە لۆڕی قسە دەکات. شارەکەی کە دەیڵێ لە ناوینەکە حیوارەکە هەریەکان بە ئینی خۆی دەڵێت، بە لەهجەکەی خۆی دەڵێت، بە دیالێتەکەی خۆی دەڵێت. ئەمە جۆرێک لە هارمۆنی دروست کردووە. یعنی ئەم تێکستە تێکستێکە هارمۆنیەکی زمانی عەجایبی تایە. و ئەمە تێکستێکی دینیشە، لە کاتێکا تێکستی دینی دەبێت یەک زمان و یەک ڕەنگ و یەک ئیملا و دەبێت زۆر زۆر حەساس بێت. کەچی لێرە ئەم تێکستێکە جۆرێک لە هارمۆنیتایە. و ئەمە ڕەبتی بە سروشتی ئێمەوە هەیە. وەک کورد ئەساسێکی خوێنی و فلانی و فیساری نییە بۆ یەک بوون. وەک کورد هەتا لە هاوڕێیەتی تێنەگا ممکن نییە ینی بتوانێت ئەو پەیوەندیانە دروست کاتەوە کە لە بینی پارچەکان هەیە. ممکن نییە. لەبەرەوە هاوڕێیەتی هەم بۆ دوو تاکی ئەمە زەرورە، هەم بۆ خێزان زەرورە، هەم بۆ کۆمەلگا زەرورە، هەم بۆ نەتەوەش زەرورە. لێرەوە هاوڕێیەتی پەیوەندیەک بە نسبەت ئێمەوە، ینی پەیوەندیە جەوهەریەکەی
ئەو خەڵکانەیە کە پێیان دەوتێ کورد ولا پەیوەندیەکانی ترا ئێمە پەیوەندیەکانی تر بەڕاستی هیچ ئەنجامێکی ئەو تۆیان بۆ نەخستوونەتەوە و کاتێ تەریقەتی شتانێکی کردووە ئەو تەریقەت لە ڕاستیە شتێکی ڕۆحی بنیاد ناوە و ئەساسێکی تایە کە ئەساسی هاوڕێتی تایە زۆر زۆر بەهێز یعنی ئەو ڕۆحانیە کۆنانەی کە هەن کە من خۆم باوکم یەکێک بۆ لەوانە و ئەو خەڵکەی کە بڵێن یەکتریان بینیەوە بوون بەر هاوڕێ کاتێ من ئەو کەسانە دەبینم و ئەو هەستە قوڵە کاتێ دەزانێ من کوڕی ڕەفیقەکەی ئەوم کاتێ ئەو هەستە قوڵە دەبینم سرم سوڕ دەمێنێ یعنی کەسێک کە خەڵکی هەولێرە هاتووە تۆ کوڕیکەی کوڕی فلانم کەسەکە پیاوێکی بەتەمەن هەرسێتەوە سەر پێ و چاوی پڕ ببێ لە فرمێسک بۆ ئەوەی کە من وتم کوڕی فلانم ڕەفیقەکەی بینی کوڕی هاوڕێەکەی بینیوەتەوە وەفعلەن لە ڕێگەی ئەمەوە هەست دەکەی هاوڕێیەتێکی زۆر قوڵ دەبینی یعنی کابرا خەڵکی ئەو لێرە بەهۆی ئەو پەیوەندیەی کە جاران لە خانەقا لەوانەیە هەبوو بێکە ئەمانە یەکیان بینیەوە ئەو خۆشەویستی عەجایبە لە بینیان هەبوو و ئەو هاوڕێیەتیە سەیرە لە بینیان هەبوو بامان شێوە من ئەو کاتە لە داخلی بووم باوکی یەکێک لە هاوڕەکانم کە خەڵکی دەربەنیخان بوو هات وتی کوڕیکەیت کە وتم کوڕی فلانم ئەویشار عینی شت ئەو حاڵی هاوڕێیەتیە گرتی یانی فعلەن هەمووی گیانی پڕ بوو لە جوانی و لە گریان و لە خۆشەویستی ئەمانە جۆرێک لە پەیوەندی بوون کە ئەو کاتەی ئەو پەیوەندیانە هەبوو کۆمەلگای ئەمە جۆرێکی تر بوو ئیرادەیەکی تری هەبووە ویستێکی تری هەبووە وەوەش بزانن ئەم تەریقەتەیە هەرچی شۆڕشەیە شۆڕشەکان لە ناو ئەم تەریقەتەوە سەرهەڵدەدەن بۆچی چونکە پرۆسەیەکی گەڕانەوە بۆ خود لە ناو تەریقەتا هەیە بە تەریقەیەکی دینی و ئەو پەیوەندیانە لەوانەیە ئەوانەی کە بنەماڵەکەیان لە ئەلی ئەو تەسەوف ئەوانە بێ ببینن هەستی پێ بکەن کە ئەو پەیوەندیە لە بینی باپیرەیان و یا فلانە چۆن بووە و لە شعر ئەدەبیاتێکە دەیە کە ئەمەی تیا دەبینی ئەم خۆشەویستیە و ئەم پەیوەندی هاوڕێیەتی تیا دەبینی شعر لە شعرەکانی مەولەویە هەیە لە لای مەحوی هەیە یعنی تۆ کەمتر لە لای بۆ نمونە سالم دەیبینی یا لە بەڵام کاتێ لەو فترەی کە تەریقەت ئەو دۆخەی قوڵ کردوێتەوە سەر دەکەی بەرەبەرە ئەمە دەردەکەوێت لە مەحویە دەردەکەوێت و لەو مەولەویە زۆر زۆر دەردەکەوێت و شعری هاوڕێیەتی لە لای مەولەوی ئەوانە تا ناگادارن شعرانێکی کەم نین زۆرن و ئەم کۆمەلگایە کە لەسەر ئەم هاوڕێیەتیە دامەزرا بوو کۆمەلگایەکی زیندوو بوو کۆمەلگایەک بوو کەسێکی وەکو مەلا عەبدولکەریمی تیا هەڵدەکەوێت عەبدولکەریم مدەڕس کەسێکی وەکو کەس وەکو کەسێکی وەکو دکتۆر مستەفا زەڵمی لێ هەڵدەکەوێت وەکو مەسعود محەممەدی لێ هەڵدەکەوێت وەکو ئەوانەی کە لە هەبوون وەکو سەید عەلی ئەزغەری لێ هەڵدەکەوێت و ئەم پیاوە پەروەردەی ناو ئەو خانەقایانە بووە ناو ئەو فەزای هاوڕێیەتیە بووە ئەی ڕەفیقانی تەریقەت تعبیرێکی قوڵە لەم هاوڕێیەتیە و تۆ بە سەدا و بە دەنگی ئەم کەسا ئەو هاوڕێیەتیە دەبینی کاتێک کە ئەو هاوڕێیەتە لە خۆتە هەبووەوە هەستە هەبوو بۆ هاوڕێیەتیە اینجا گوێ لە سەید عەلی ئەزغەر بگرە اینجا تێدەگەی ئەم هاوڕێیەتیە چی چۆن ئەوە دەجوڵێنێ لە ناوە هەموو ئەست و سۆزەکانن کۆ دەکاتەوە لەبەر ئەوە ضرورە ئێمە بزانین هاوڕێیەتی چییە هاوڕێیەتیە و برادەرایەتیە سادە نییە کە دوو کەس ئولفەتیان بە یەکەوە گرتووە بە بۆنەی ئولفەتەکەەوە بێ بە بۆنەی ئەوە بێ کە پێکەوە شتێک خۆشیەک دەبینن ینی ئەمە نییە هاوڕێیەتی فعلەن شتێکی تەواو ڕۆحی و عەقلی و پڕ لە هوشیاری و بەرهەمی هاوڕێیەتی ئەوە نییە هیچ نەبێ بەرهەمی هاوڕێیەتی هەموو ئەوەیە کە باسم کرد ئەسڵەن لە ناو گریکا فەلسەفە خۆی بەسراوە بە هاوڕێیەتیەوە یعنی هەر ناوەکەیەوە هاتووە ناوەکەی لە هاوڕێیەتیەوە هاتووە و فعلەن کاتێک ئێمە توانیمان هاوڕێ بین لە ناو هاوڕێبوونەکە جۆرێک لە بیرکردنەوەی فەلسەفی هەیە وەکرانەوەیەکی عەقلانی هەیە
لەبەرەوە هاوڕێیەتی یعنی ئەوەیە کە فعلەن بناغەی هەموو پەیوەندیە دروستەکانە کە بە شوێنیان دێ بە پەیوەندی خێزانیشەوە. یعنی لە کۆمەلگایەکە ئەگەر هاوڕێیەتی نەبێ پەیوەندی خێزانی بەرەو پەیوەندیەکی مەسلحەتشیانەی بێمعنا دەڕوا. براکان هەر ئەوەنە یەکیان خۆش دەوێت کە پشتی یەکتر دەگرن و هەر ئەوەنە یەکیان خۆش دەوێت کە مەسلحەتەکەیان لەگەڵ یەکایە. لەبەر ئەوە هاوڕێیەتی بە جۆرێک لە جۆرەکان دەبێت بچێتە ناو پەیوەندیەکانی تریشەوە تا وەک ئەساسێک پەیوەندیەکانی تریش بە جوانی ڕاگرێت. یعنی پەیوەندیەکان چی بکەن لە شوێنەکە دەبێ فعلەن هاوڕێیەتیەکە بنوێنن، ینی بیەنە ناو خۆیانەوە وەک ئەساسێک. یعنی تۆ بیرکەنەوە ژن و پیاوێک کە لە ناو عایلەیەکان ئەگەر ئەمانە پەیوەندیەکەیان ینی ڕەبت بێ بەو پەیوەندی ئازادانەوە کە پێی دەڵێن پەیوەندی هاوڕێیانەوا بێ، ئەو پەیوەندیە دەبێت چۆن بێ؟ دەبێ ئەو ماڵە چەند خۆش بێت، ینی کە ئەو ماڵی ئەو دوو کەسەیە. لەبەرەوە هاوڕێیەتی لە هەموو شوێنەکانەوە ئێمە لە ڕاستیا پەیوەندیەکە کە پێویستە دامەزرێ و پەیوەندیەکی شەوەکەوەی کە خۆتان هەندێکتان باستان کرد، پەیوەندیەکە تەواو بە اختیاری خۆت دەچیتە ناو پەیوەندیەکەوە. ئەگەر پەیوەندیەکانی تر بەهۆی جەبری سروشتیەوە بێت یا بەهۆی جەبری ئەویشە سروشتیە کە تۆ نانێک پێیا دەکەیت و دەچی ئیش دەکەی ئیشێکی پیشەیی بۆ ئەوەی ماڵ و مناڵەکە و بژین یانی چی ینی لە برسان ئەمرن شوێنێکیان هەبێ، ئەمە شتێکی سروشتیە، ئەین پەیوەندێکی جەبریە. و کۆمەڵی پەیوەندی تریشەیە کە ئەم پەیوەندیانە شەر بە جۆرێک لە جۆرەکان نەریتێکیان بۆ دانراوە و بەپێی نەریتەکە تۆ دەبێ ئینکە ینی پەیوەندێکی ئازادانە نییە. ئەو پەیوەندی ئازادانەیە کە ڕوح دەکاتەوە بەبەر هەموو پەیوەندیەکانی ترە. بەچی بەوە لە ژێر جەبرا دەریان دێنێ بەرەو چیان دەبا؟ بەرەو اختیاریان دەبا. ینی پەیوەندی هاوڕێیەتی بۆ نمونە ئەگەر جەبرێکی سروشتی ژن و پیاوێکی بەستی بێ بە یەکەوە، پەیوەندی هاوڕێیەتی ئەم جەبرە سروشتیە دەگۆڕێ بەچی؟ بە اختیار. یعنی ئەو کاتر لە جاتیەوەی ئەم ژن و پیاوە جەبرن بە یەکەوە بن، دەیانەوێ پێکەوە بن، حەز دەکەن پێکەوە بن، نەک زەرورە پێکەوە بن لەبەر مناڵەکان، زەرورە پێکەوە بن لەبەر فلان لەبەر ئەمە. یعنی کاتێک ئێمە ئەم پەیوەندیە زیندوو دەکەینەوە و یادی دەکەینەوە و هەوڵ دەدەین باسی کەین بۆ ئەوەی ببێتە جێی باس، گرنگیەکەی لەوایە کە یعنی ڕۆحی هەر کۆمەلگایەکە و ڕۆحی پەیوەندیەکانی تری ناو کۆمەلگاکەشە. کاتێک کەسێک هاوڕێیە دوکانێکی هەیە، ئەم کەسە کە هاوڕێیە دوکانێکی هەیە زۆر جیاوازە لە کەسێک کە هاوڕێ نییە، نەک بۆ هاوڕێکەی، بۆ ئەوەی کە هاوڕێیەتی دەچێت لەوێشت دەکرێت. ئەم هاوڕێیەتیە وای لێ دەکات کە ئەو پەیوەندیەی لەوێ هەیەتی ببێ بە جۆرێک لە پەیوەندی ئازادانە و خۆی بکو ئامێرێک نبینێتەوە لێ، و ئەو پەیوەندەی کە لەگەڵ ئەوانی ترا هەیەتی دەبێتە پەیوەندێکی تر. یعنی ئێمە جۆرێک لە ینی یەکێک لەو کارە ساتانە من جاران گەورەترین کێشەم لەگەڵ بازارکردن هەبوو. ینی بچم شت بکڕم لەگەڵ ئەو خەڵکانەی کە دوکاندارن بکەومە ناو پەیوەندیەوە، چونکە هەستم بە کڕین و فرۆشتنێک دەکرد، کاستم دەکرد خۆشمی تێ دەکەوم، ینی خۆشم ڕێک دەکەومە ناو کڕین و فرۆشتنەکەەوە. ینی شتێکی زۆر زۆر بەعزاب بوو، چونکە کەسێکە هەر بیری لەوە دەکردەوە چۆن دەتخەڵەتێنێ، ینی نەی دەتوانی بە جۆرێکی تر لە پەیوەندی لەگەڵ تا بێت. ئەی کاتێک کە تۆم پەیوەندیت دەگۆڕێت لە عینی کاتە کڕین و فرۆشتنەکەش هەیە، بەڵام چییە؟ شتێکی ترەیە، تۆ حەز دەکەی بچی لە دوکانەکە شت بکڕی. بۆچی؟ چونکە کەسەکە تێدەگات تۆ ئینسانی، تۆ هەر ئەوە نی کە پارە لە گیرفانتا دەربێنێ، ئامێرێک نی کە بانکێک نی شتێک نی پارەکە لە ئەمانە هەمووی دەگۆڕێن. ئەی ناخۆشیەکان لە چییە؟ ناخۆشیەکان لەوەن لە ژیان لە چیایە؟ بێتاقەتی من و تۆ لە چیایە؟ لەوایە کە تۆ دەچیت بۆ دوکانێت سوور دەزانی دانیشتووە کەوکوژی بتخەڵەتێنێ، ینی هین دەکات ئیش دەکات لەسەر ئەوەی چۆن پارەیەکی زیاتر لەسێنێ.
ئەیتۆ تۆ ئیتر تااقەتی بازارکردن دەمێنێ نەتااقەتی موسساتی حکومی دەمێنێ بچی ینی تااقەتی هیچ شوێنەکە نامێنێ بۆچی چونکە هیچ شوێنێک لە شوێنەکان ینی ئەوەی کە گشتیە لە ناویە دەرێنراوە وجودی نەماوە. وابزانم ئێستا دەشت لەبارەی ئەوەی کە بابەتی کۆرسەکەیە ڕوون بوویەوە وانەی داهاتوە دەست بە لێکدانەوەی تێکستەکە دەکەیت